شەڕی دەستەویەخەی ترامپ و مالیکی عێراق لە لێواری ترازان و ڕوخاندا. دوای دەستنیشانکردنی نووری مالیکی لەلایەن چوارچێوەی هەماهەنگی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق دەنگ و گومانەکان تا دەهات زۆرتر دەبوون. بە جۆرێک هەندێک پێیان وابوو مادام مالیکی کۆدەنگی کۆتایی ماڵی شیعی بەدەستێناوە کەواتە هەم ئێرانیەکان هەم ئەمریکیەکان ڕازی بوون و ئیدی سەرۆکە نوێیەکان نوێنەرایەتی دوو دژبەر و دوو دوژمنی سەرسەختی یەکدی دەکات. بەڵام ئەم پێشبینی و لێکدانەوانە زۆری نەخایەن کە ترامپ بە ئاشکرا و بێپەردە گوتی نەک هەر دژی کاندیدکردنی نووری مالیکیم بەڵکو گوتی ئایندەی عێراق بەستراوە بە بەربژێرکردنی مالیکی یان عێراق یان پێداگری لەسەر کاندیدەکەی تاران. ئەمریکیەکان پێیان وایە مالیکی لەم کاتەدا وەکو دوایین چانسی ئێرانیەکان دەگەڕێتەوە و بە گەڕانەوەی ئەویش بۆ سەرەوەی هەرەمی دەسەڵاتەکانی عێراق واتە مسۆگەرکردنی چانسی کۆتایی بۆ ئێران. دۆخەکە ئاڵۆزە و هەستیارە. ئەمریکا و ئیسرائیل لە لێواری پێکدادانێکی سەخت و جەنگێکی گەورەدان و عێراقیش لەم نێوەندەدا تەنها تەماشاکار یاخود بێلایەن نییە، بەڵکو یاریزانی سەرەکیە و هەردوو لایەنە دژبەرەکەش دەیانەوێت خواست و داواکاریەکانیان لەم کابینە نوێیەدا جێبکەنەوە بۆ چەسپاندنی خواستەکانیان. مارک ساڤایان نێردەی تایبەتی ترامپ بۆ عێراق پێشتر گوتی ئەوەی لە حکوومەتی داهاتووی عێراقدا دەبێتە ڕەمز دەبێت مەلەف و پەروەندەی بە تەواوی لە کەیسی ئێراندا پاک و بێگرفت بێت. هەر بۆیە ساڤایا هەڕەشەی کرد و گوتی بڕیارەکە لە کۆشکی سپی دراوە و پاشگەز بوونەوە نییە. ئەمریکیەکان بە تەواوی توندن لەسەر بەشداری گروپ و میلیشیا شیعە هاودەستەکانی ئێران لە حکوومەتی نوێی عێراق و دەیانەوێت ئیدی کۆتایی بە سەردەمی میلیشیایی لەو حکوومەتەدا بێنن کە خۆیان پارەداری دەکەن. ئێرانیەکانیش هەروە سادە و بێدەنگدا نەنیشتون و بەردەوام لەسەر هێڵن و سەداسەد پێچەوانەی خواستی ئەمریکیەکان هەڵوێست دەگرن. ئیسماعیل قاعانی بەرپرسی سوپای پاسداران پێیەکی لە تارانە و پێیەکەی تری لە بەغداد و گوشارەکانی لەسەر سەرکردە شیعەکان تونتر کردو و دەیەوێت حکوومەتەکە لانیکەم واجیهەکەی ئێرانیانە بێت. قاعانی بە ئاشکرا لە بەغداد دێت و دەچێت و فەرمان دەردەکات و لەگەڵ بەرپرس و سەرۆکی حیزبە سیاسیەکان کۆ دەبێتەوە. حکوومەتە نوێیەکەی عێراق وەکو دوایین سەنگەری بەرگری لە وڵاتەکەی تەماشا دەکات و پێی وایە ئەگەر حکوومەتە نوێیەکان نزیک لە خۆیان و نەخشەی دروستکراوی خۆیان بێت، حکوومەت و ڕژێمە ئاخوندیەکە لانیکەم چەند ساڵی تر بە پێوە دەمێنێت بۆ دۆخە خراپ و ئاڵۆزەی کە هەیەی. چاودێرانی سیاسی دەڵێن پێداگری ئێران و چوارچێوەی هەماهەنگی مەترسیدارە لەسەر دووبارە کاندیدکردنەوەی مالیکی و ئەوە وەکو تەحەدایەکی قورس و سەخت بەرەمبەر ئەمریکا دەبین و دەڵێن شکاندن و بەرەنگاربوونەوەی خواست و داوای ترامپ باجەکەی زۆر لەوە سەختتر دەبێت کە شیعەکانی عێراق بیریان لێکردوتەوە. بەڕای شارەزایانی ئابووری پێداگری کۆتایی شیعەکان لەسەر هەر کاندیدێک کە ترامپ ڕەزامەندی نەدات واتە کۆتایی هاتنی سیستەمی ئابووری عێراق و بەرزبوونەوەی دۆلار و ڕێگری لە فرۆشی نەوت کە ئەمە ئەمریکیەکان و وەزارەتی خەزانە بە ڕوونی گوتویانە. دژایەتی ئەمریکا واتە کۆتایی سەردەمی فرۆشی نەوت. جارێ نازانرێت هەفتەی داهاتوو بە دروستی چی ڕوودەدات. ئایا مالیکی جارێکی تر دەگەڕێتەوە سەر کورسیە دڵخوازەکەی یاخود دوور دەخرێتەوە و کاندیدا ئەمریکیەکە لەسەر ئەو کورسیا دادەنرێت کە دروستکراوی ئێرانە. ئەوەی ڕوونە ئەوەیە کە ئاگری جەنگی ئێران لانیکەم کابینە و پەیکەری حکوومەتە نوێیەکە دەسووتێنێت و دوور نییە کۆتایی تەواوەتی بە عێراقیش بهێنێت.